کەیسیەم جارەمان کێشەی نێوان ئەم براژنەیە ئەم خوشکە بە ڕێزەیە لەگەڵ ئەم خاتونەیە کە دشیەتی تە نازام لە هەموو کوردستان پێڵێن دش یاخود خوشکی براکەیەتی با لە خاتون جەنابتەوە وەکو دشێکەنێ وەکو خوشکی براژنتە ئەم کێشەی لە ناوم خێزانی ئێوە هەیە لەسەر چییە ینی نەئەکرا باشتر وەکو جەنابتان ساڵی خەریکە ژیانمان لێبێ بە دۆزە خۆر و ئاژا و ناخۆشی و نە ئەو مرتاحە و تەبەن نە ئێوە مرتاحە بن ینی کێشەکەی ئێوە لەسەر چییە تا ئێمە بتوانین هاوکاریتان بکەین. زۆر سپاس کاکتۆریان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کام دەرفەتە بوو. ئەم براژنی منە ئەمانوێت کە چارەسەرێکمان بۆ دۆزیتەوانە هەر کەسی خۆمە بۆ نمونە براژنم زوو چێتە دەرەوە پرس بە کەس ناکات ئێمە ژناوێرین بۆ براکەمانی باسکەین لەبەرەوەی ترسین کێشەی گەوری ڕووبدات و کێشەی گەوری بەدواوە بێت. ینی مەبەستەوەیە یەکێک لەو خاڵانی کە ناکۆکن لەسەری زوو دەرەوە بەڵێ پرس بە هاوسەرەکەی یەکات یا بەویشی نەکردووە بەبێ کەس ناکات بێوەش ناکات نەخێر باشە خاتونجان بەخێر بی سپاس بۆم دەرفەت. ینی ئەم خاتون ئەگەر براکەی لە ماڵ نەبێت کە هاوسەرەکەی تۆیە ئەکی دەمان شوێنی براکەیان نەتوانن بگرنەوە شەرعەن ڕێ ینی ئەتوانی بڵێن ناحیشتی ماعی بڵێستێ بێ ینی جەنابێ لە ماڵی خۆتان تاو ماڵاوایی کردو ئێستا چوویتە ماڵێکی تازەوە بۆچی زوو چیتە دەرەوە ینی ئیشەکان چییە کە ئەمانی وای زعاج کردووە دیارە بەراوردیان کردو بە خێزانی تر بووکەکانێنەوەی ناچێتە دەرەوانێ یا با بڵین براژنەکانێنەوەی ناچێتە دەرەوە کێشەکەی بۆ دروست بۆ لەسەر چییە؟ خۆش وایە کاک دکتۆر ئەنجا کەس هەیە نەچێتە دەرەوان ینی ماڵەوە پێویستی بە هەموو شتێکە ناچاری بچی بیکڕی ئەمانیش هەموو کاتێک من بچمە دەرە ئەوان بپرسن بۆ کوێ چیت یان ئەوە تا بێ بچم بیکڕم یان ئەبێ بچم بۆ ماڵی باوکم یان خزمەکانم ماڵ پێویستی بە هەموو شتێکە زەرورە بچیتە دەرەوانیان بۆیە هەموو کات پێویست ناکە من بەوان بڵێم هەموو کات پێویست ناکات جەناب دەڵێ بەس خۆ جارجارێ هە بەخسەکانی خۆتاڵی هەموو کات ینی کەواتە هەندێک کات پێویستەکە بۆ هەندێک کاتە پرسیار ناکەی هەندێک کات پرس بە هاوسەرەکە مەکەم پێویست ناکات شەکانم هەموو کات تەداخل بکەن ژیانی خۆمە ئەوان چۆنە کچی من ینی ئەوان تەمەن نامەیان پێشتر نردووە جۆست تایە ینی یەکێ لەوانە ئەڵێ هیچ بوشێکمان نبینیوە هیچ براژنێکمان نبینیوە بەقی ئەم چێتە دەرەوە زۆر بچێت زۆر بگەڕێ ینی خەڵکەچی بۆ ماڵی دایک و باوکی لەماین کات جارێ دوو جار کاکە سێ جار کاکە چوار جار هەفتەی جارێک بۆ نمونە تۆ ماڵ و مناڵە ینی ئەمانیش کەستن ینی ئەبێ ئێستا تۆ بە جۆری خۆ بگونجێنی کە ئەمان هەستکات تۆ تاچێکی لەوان کچی من نەک غەریبێ بیت تەنیا وەکو ئوتێل بیتەوە بڕۆیتەوانێ و پرس بەوان نەکەی ئەوڵێ من ئەگەر بچم شتێ بکڕم لە بازار یا بچم بۆ ماڵی باوکم دایکم چ پێویستەکە بە ئێوە بڵێن کاکتۆریان پێویست ناکە هەموو ڕۆژێک بچیتە دەرەوانێ هەموو ڕۆژە پێویست ناکە بچی بۆ ماڵ باوک و خزمەکانت تۆ ماڵ و مێردی خۆت هەیە و جارجاری شتوانی بە براکەم بڵێ شتەکان بکڕێت پێویست ناکەم بۆ تۆ دەقەیە بچیتە دەرەوە بۆ شت کڕین یانەوە تا ئێمە هەین ئەگەر پێویست پێبێت یەکێکمان بین لەگەڵ تا شتە بۆ هەڵگرین شت کڕی لە دوکان بیهێنینەوە ئەوە چی تایە چی شتێکی تایە ینی منطقێکی تایە خاتون جانیانی هەندێک جار ئەگەر بە هاوسەرەکە بڵێ لەگەڵ خۆتایی تەوانین 2 کیلۆ پەتاتە بکڕە شتێکان دەشتی زەڕور هێقی ناتوانانی یا جارجارێک ئەمان بۆ لەگەڵ خۆ نابی تۆ کە با بڵێن خوشکی هاوسەرەکەتە وەکو خوشکی تۆش وایە ئەین لەگەڵ دەستە خوشکێکتا لە کۆمەلگاشە خۆ دەزانی بە قوربان ئافرەتێ بە تەنیا بڕواتە دەرەوانێ و زوو بچێتە دەرەوانێ و ینی خەڵکەیە بێڕەحمە خۆ ڕاستە چوونە دەرەوەکەی توی شتیانێ بەس هەیە بێڕەحمە لەوانێ قساکە لەوان تعلیق لەوان بە بڵێ ئەمە ئەم براژنەتانەوە چی هەموو ڕۆژە نەمان بینی حدەچێتە دەرەوە یەت و ئەڕوا ئەمانیش بە شەرینی تە خۆ دەزانی قسە و قسەڵۆک کاریگەری لەسەرمان هەیە ینی چی تێ ئەگەر ئەمیش لەگەڵ خۆبەری خوشکی تری هەیە وەنێ جەنابێ ئەمە ساوی لەگەڵ خۆبەری کەسێکیان